ئێمە کوردین گرنگە بزانین بنەما و ڕەچەڵێکی کورد لە کوێ سەرچاوی گرتووە بۆیە ئەمڕۆ تەوەرێکمان هەیە لەسەر ئەم بابەتە گرنگە با بزانین مێژوو شوێنەوارناسی یاخود ئەو شێوازی زارەی کە تۆ قسەی پێکە ئێمە تا چەندێک گرنگە بۆ ئەوی کە تۆ بزانین تۆ خەڵکی کوێی شوناست کوێنێتەوە کوێ بۆ ئەم بابەتە تاوتوێکین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر زریان حاجی کابڕێزیان پسپۆڕی مێژوو شارستانیتن بە خۆشحاڵی ئەمڕۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن دکتۆریان سڵاو لێ بەبانی دکتۆر دکتۆر سەرەتا پێمان بڵێ بنەما و ڕەچەڵێکی کورد چییە بۆ نمونە تۆ بە تەنها کەسێک کە بە کوردی قساکە ئیتراڵی ئێمە کووردە و ئەیناسی بەڵام چەندە گرنگە ڕەچەڵک و بنەماکەشی بزانین سپاسانەکەم کورسان بۆم دەرفەتە لە ڕاستیدا ئێمە کاتێک باسی ئەسلی کوردەکەین ڕەنگە بەلاتانەوە سیر بێ قسەی بکەم هیچ نەتەوەیەک بە هێندەی کورد خەڵک هەوڵی نەیاوە لێکدانەوە و ئەسڵ و بنەچەی بکات ئایا ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە کورد میلەتێکی زۆر دیارە لە ناوچەکەیە هەر نەگەێستا لە مێژووەوانێن ڕاب فەرموون من دەقم لایە هینی 3000 ساڵەمەوە پێشە کە خەڵک هەوڵیاوە ئەسڵی کورد بزانێ ئەڵێ ئەسلیان لە چێوە هاتووە مناقەشەی ئەویان کردوە کە ئەسڵی کورد لە چێوە هاتووە هەتاوەکو ئەگاتە ئەم سەردەمەی ئێستا کە هەر مشتومڕی لەسرە بۆیە توێژەرێکی وەکو باسیری نکتین کە یەکێکە لە توێژەرە هەرە بەرامبانگەکان کە لە بۆی ڕەشەڵەگناسی کووردا ئیشی کردووە و ڕووسیە لە ساڵی 30 ئیشی کردووە ئەڵێ ڕەنگە هیچ نەتەوەیەک بە هێندەی کورد لە کۆتایی من توێژینەوەکەی هێندەی کورد بەڕاستی ئاڵۆز نییە کە بزانیت بنەچەیان لەکوێوە هاتووە ئەسلیان لەکوێوە هاتووە ئەڵێ چونکە زۆرترین توێژەر هەوڵی داوە نووسین لەسەر ئەوە بکە کە ئایا کورد کێیە ئەسلی کێ بەڵام لەگەڵەوەشە ئێمە بە توێژینەوە زانستیەکانمان بە لێکدانەوەکان گەیشتوێنە ئەو قەنەعاتەی کە کورد ئەسلی ئەم خاکی باشە دکتۆر و ئەسلی نەتەوەکانی خۆی زۆر جاژڵی کوردناسەکان کە لە ڕابردووە هاتوونە تام شارە زۆر شتیان نووسیوەتەوە کە ئێساوەکو دەستنووسماونەتەوە بۆ ئێمە کە ئایا ئێمە لە کوردبوونی خۆمانە و لە پارێزگاریکردن لە زمانەکەمان و لە دابوونەریت و لە هەڵسو کەوتمان و لە تێکەڵبوونمان و لە شێوازی ڕەفتار و لە شێوازی ئەوەی کە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە نەوەیەک بخاتە ناو شارە کوردیەکانەوە کە بتوان لەسەر ئەم بنەمای بەردەوام بن دکتۆر بەڕێستان بە شێوازێکی زۆر ئەکادمی لەم بوارەیە کوردناسەکان تا چەند بوونەتە بەشێک لەوەی کە بەڵگە بۆ ئێمە بەچێ بێڵن کە لە کوردبوونی خۆمان بێگومان کوردناسەکان جایمە کوردناسەکان بەشەکەین یعنی بەشێکی زۆر لە کوردناسەکان توانین بڵێن ئەگەرێتەوە بۆ تەنانەت زەینەفۆنی لە پێش زەینەفۆن بۆ هێرۆدۆتیش کە ڕەنگە چەند هەزار ساڵێک بەر لە ئێستا هات پێ دراسی کردبێ هێرۆدۆت کاتێک هاتۆ باسی کوردی کردووە ئەڵێ کوردەکانی بە مادەکان ناو بردووە کە ناوی هێناون کە خەڵکی ئەم مەنتیقەیە مەسەڵەن زەینەفۆنمان هەیە کاتۆتە ئەم مەنتیقەیە زەینەفۆنە 411 پێش زاین هاتووە یعنی نزیکەی 411 پێش زاین 2000 بخەرە سەر نزیکەی 3000 ساڵ پێش ئێستا زەینەفۆن هاتووە ناوی بردوین بە کاردۆخیەکان و وەسفی کردوین کە نەتەوەیەکین سەر بەخۆی خۆمان پاراستووە کە ناومان کاردۆخیە کە لەم مەنتیقانە ژیاوین هاتوین لە دوای ئەوانەوە مێژوو نووسە ئیسلامیەکان 1000 ساڵ بەر لە ئێستا هاتون بۆ نمونە ئیبن قوتەبەی دەینەوەری هاتووە لێکدانەوەی لەسەر ئەسلی کوردەوە کە کورد لەکوێوە هاتون بۆچی کورد ئازان بۆچی قەومێکی ئەوەم پیان تێ کورد تەمان کورد پێش هەموو شتێ ئەبێ بزانین بە زمانی پەهلەوی کۆن یعنی چی یعنی پاڵەوان یعنی نەجیب زادە یعنی پاڵەوان و ئازا و نەجیب زادە بۆ ئەم کوردە هاتووە تا ئێستا بۆ ئەم مانایی گەیانووە ئەمە پێویست بە لێکدانەوە هەیە ئەی ئەو نەتەوانەی ترچین کە لە پێشترە لە مەنتیقەیە نیشتە جێ بوون ئێمە پێمان وایە کە کورد پاژماوەی یاخود ئێمەی ئێستا کە پێمانەوتێ کورد پاژماوەی هەموو ئەو گەل و نەتەوانین کە لە کوردستاندا نیشتە جێبوون لەوانە ئەوەی کە تا ئێستا بۆمان یەکلا بۆ توانێ لە ڕاستیە بریتین لە گوتیەکان لۆلۆیەکان کاشیەکان کە ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لە مەنتیقەیە هەر ئەگەر بێت و ئێمە گەلی گۆتی وەرگرین کە لە دوای کاش و بەڵین لۆلۆیەکان شۆ لە مەنتیقەی دەسەڵاتیە بووە کورد زۆر نزیکە لە گوتیەوە گوتی کورد یعنی هەر لە گوتیەکانەوە ڕەنگە ئێمە وشەی کورد داڕێژرابێتەوانێ کە گوتیەکان ئەسڵی ئەم مەنتیقەیە بوون و لە سەردەمێ لە سەردەمەکانە تەنانەت دەوڵەتی بابلیان ڕووخانووە دەزەگرن بەسەر دەوڵەتی بابلیشە و ئەو نووسراوانی کە بۆ ئێمە بەجێماوە ئێستا ئەوانە کە لە دەقی مێخەکانە بۆمان بەجێماوە لە نووسراوی بابلیەکان و ئاشوریەکانەوە ماوەتەوە کە گوتیەکان گەلێک بوون گەلێکی چیایی بوون هاتوون دەستیان کردووە بەسەر تەنانەت دەوڵەتی بابلیشە واتە هەموو ئەم مەنتیقانە سۆژە دەسەڵاتی خۆیانەوە و هەر ئەمە ژوای کردووە
کە نەتەوەکانی تر شانازی بکەن ئەگەر بێن بەسەر ئەم نەتەوەیە سەرکەوتوو بن چکە سەرکەوتوویەکی ئازا بوون لەوانە ڕەنگە یەکێ لەو شتانەی کە لە شوێنەوارناسی یارمەتی ئەمەمان بە ئەو نەخشانن کە لە چیاکانە هەمانن مەسەرەن نەخشی هەندێک کەس کە هاتووتە ئەم مەنتیقەیەوە شەڕی کردووە لەگەڵ بۆ نمونە کوردا هەوڵ یا بێ سەرکەوێ بەسەریانە نەخشێکی بۆ خۆی کێشاوە وەکو نەرامسین مەسەن کاتێک لە کاتێکە کە نەخشێک بۆ خۆی کێشە یاوەکو پاشایەکی تر کە لەم مەنتیقانە ژیاون لەگەڵ ئەوەشە پاشاکانی خۆشمان کە لە هەزاران ساڵ بەردەیەسە ژیاون نەخشیان بۆ کێشاین بێ مۆسە قسەکەی پێشوم ئەسڵی کورد هەندێک کەس پێی وایە کە کاردۆخیەکانن لەبەرەوەی کە کاردۆخی وشەی خ یاخود پاشگری خ ئەگەڕێتەوە بۆ زمانی خووریەکان کە ئەڵێن بەکار هاتووە وەکو مەسەلەن لە ئێمە کاتی خۆی کەرکووک کە شاری وڵاتی نووزی پێوتراوە شاری نووزی کەرکووک بووە کە پایتەختی خووریەکان بووە لەوێدا وشەی خیمان هەیە وەکو عەرەبخا مەسەلەن بە پێیوتراوە یان ناو چیتر بێڵە کوردیش ئەو پاشخانە کە پێوەیەتی ئەگەڕێتەوە بۆ زمانی خووریەکان واتە لەو سەردەمە کە باسێکە ئەمە ڕاشەیە تیۆدۆر نۆتکە باسیەکە کە لە ساڵی 1898 با بڵێن زانایەکی بووە کە بە دوای ڕەچەڵەکی نەتەوەکانان گەڕاوە یەکێ لەو ڕەچەڵەکانە کە زۆر ئیشی لەسەر ڕەچەڵەکی کورد بووە کە ئەم زانە ئەڵمانیە تیۆدۆر نۆتکە لە 1990 توی بزانین کورد لە شیاوتی وڵات کورد ئەگەڕێتەوە بۆ کاردۆخیەکان بەدوای ئەوەکو عەرزم کردن ڕوسیەکانیش هاتوون زۆر ئیشیان لەسەر ئەم مۆزوعە کردووە واتە لێکدانەوەیان کردووە لەسەر ئەم بابەتە کە ئەسڵی کورد بۆ چۆ گەڕێتەوە یەکێ لەوانە کە ئیشی لەسەر ئەم بابەتە کردووە کەسێکە ناوی مارە مار ڕۆژهەڵاتناسێکی ڕووسیە ئەمیش بە هەمان شێوە پشتگیری تیۆدۆر نۆتکە کردووە کاڵێ گەڕێتەوە بۆ کاردۆخیەکان دوایە مینۆرسکیمان هەیە کاڵێ کوردەکانە گەڕێنەوە سەر نەوەی مادەکانن چونکە لە کۆتاییە دەوڵەتی ماد دروزە بێ ئێمە چەند دەوڵەتێکمان لێرە هەبوو پێش مادەکان لەوان دەوڵەتی خەمازیمان هەبووە لەوانە دەوڵەتی بڵێک پایتەختەکەیان خەمازی بووە لەم مەنتیقەیە ژیاون کە ناوی سۆبارتۆ بووە دەوڵەتی سۆبارتۆ بووە ئێستش ملاحەزە بکەن گوندێکمانەیە لە شارباژە ناوی خەمزەیە کە ڕەنگە ئەم خەمزەیە پاژماوەی ئەو دەوڵەتەوێت کە مەسەلەن لە سەردەمەکاندا دەوڵەتی سۆبارتۆ بووە پایتەختەکەی خەمازی بووە ینی ئەگەر سێری ڕەچەڵەکی کورکەین لەمانە پێکدێن نەم شتانە پێکدێن نەم وردەشتانە بەڵام ئەوی کە بە سەرەحی باسکراوە بۆ نمونە مێژوونچێکی دەینەوەری کە 1500 ساڵەمە پێش هەڕێک ئەڵێ کوردە چی پێکاتەوە قیسەی خورافی بۆ ناوین ئەوەی کاوە زوحاک کاوە زوحاک ئەڵێ پاشایەکی خورافیە تەمەن شەرەفخانیش باسێکە لە شەرەفنامەیە شەرەفخانی ڕێک ئەسڵی کورد بۆ ئەماگەڕێت ئەسڵەکە چییە قیسە خورافیەکە ئەوەیە کە جەنادان بیستانە پاشایەکی ستەمکارە بێ ناوی زوحاکە و دوو مارە سەر شانیە بێ بۆی مارەکانی ببژێ بێ هەموو کەسێک پاشایەکی کەسێکی گەبێت با بڵێن وەزیرێکی ناوی ئەرمایی لەوێ بە وەزیرەکەی تۆ دوو گەنجم بۆ بێنە سەریان بڕۆ بە مارەکانی سەرشارم هێور بنەوە عزیێتم نێن بۆ ئەمە هەبێ هەموو ئەویش گەنجی سەر نەبڕیوە مەرسەرە بڕێ لە جێگەی ئەوان و گەنجەکان نێرێ بۆ پشتی چیای دەماوەند دەینەوەری ئیبن قوتەیبەی دەینەوەری لە کتێبی مەعاریفە ئەڵێ ئیبن قوتەیبە ساڵی چەند مردووە دووسەی کۆچی یانی 1200 ساڵەوە بێژەم قسەی کردووە ئەڵێ ئەسڵی کورد لەو گەنجانەوە بوون کە ئەرمائیلی وەزیر ئەیناردن بۆ پشتی چیا هەموو ڕۆژە دوو کەسی ناردووە ئەو گەنجانە لە ئەنجاما زۆر بوون و نەتەوەیەکیان پێکێنا بەناوی نەتەوەی کوردەوە یانی خەزم لە چییە هەموو کەس هەوڵی ئەوە بکە لە دوای ئەو کەسێک هێنای مەسعودیە ئەم مەسعودیە مێژوونووسێکی عەرەبە هاتوو لێکدانی کردووە سەر ئەسڵی کورد ئەم شتێکی زۆر سەیر و سەمەراڵێ خورافەی درەڵێتەمان ئەڵێ کورد ئەسڵیان جنۆکەی ئەسلیان دیێ و درنج باش بۆ ئەسڵیان ئەوەیە ئەڵێ لەبەرەوەی کە حەزەتی سولەیمان کاتی خۆی کە کۆمەڵێک ئافرەتی خراپەکاری لا بۆ ئافرەکانی لە چیاکانە زیندانی کردووە لە چیاکان دی و درنجەکان چوونەگەڵ ئەوانە ڕێکەوتو نەگەڵ ئافرەتەکان لەنەوەی ئەوانە چی دەرچووە کورد دەرچووە بۆ کورد وایە لەبەرەوەی کە کورد ئازا و چاورەترس و پاڵەوانە لەوە ناچێت لە جنسی ئینسان بن بۆی ئەمەش هەندێک نەتەوەی تر ئەمە لێگاوەتەوە لە ڕاستیە ئەمانە خورافەن بەس ئەسڵەکە چییە ئەسڵەکە ئەوەیە کە کورد پاژماوەی هەموو ئەو گەلانی ترە هەروەک زانە ئەنسرۆپۆلۆجیەکان ئێستا وەکو کەسێک وەکو مێجەر ببورن کەسێک وەکو سۆن کە هاتووە لە مەنتیقەی ئیشی کردووە و زۆر کەسای های دەرمانمان هەیە کە ئەویش لێکدانەوەی لەسەر بواری ئەنترۆپۆلۆجی کردووە کە ئەسڵی کورد لە چێوە هاتووە ئەڵەن کورد نەتەوەیەکی ڕەسەنی ئەم خاکەیە و لە ڕووی جیناتەوە ئێستا ئیژەکرێ زۆرینەی نەتەوەکانی تیژ جینیۆمیان واتە جیۆن جینیۆم جینات کە لێکدانەوەی
ڕەسەنایی پێگرێ ئەگەڕێنەوە سەر ئەم نەتەوە ڕەسەنە کە لەم شوێنانیشتە جێبوو ئەسڵی ئێمە چییە؟ ئەسڵی ئێمە لەسەر ئەم خاکەکەمانەوە بەسراوە کەواتە ڕەچەڵک بە سێشە دیاریەکرێ یەکەم بە شوێنی نیشتە جێبوون و زمان کە زمانی ئەو کەسە چۆنە عادات و هەڵس و کەوت و شکلی کەسەکان ئەمە لە کۆنا وا بووە بەس لە ئێستایا بە چییە؟ بە جیناتیش دیاریەکرێ واتە جیناتەکەشی دەرێنرێ و فاسەگرێ خۆشبەختانە ئێستا ئێمە جیناتی ئەم مەنتیقانەی ئێمە خەڵکێکی زۆریشی لەسەرەکەن حتا ئەگەر بینەران و جەنابتان بگەڕن لە ئەنتەرنێتە هەبروسن دە کورد دە جینیۆم ئۆف کورد یعنی جیناتی کورد شتی زۆر سێرێ بۆێنێ ئێستا زۆر نەتەوە هەنسن ئەوە هەر خەڵکێکی وەکو ئێمەمانان ڕاگەن هەست کابزان جیناتی خۆی بۆ چیە گەڕێتەوە پشە فەحسێ بکات لە ئەوروپا ئەوان خۆیان دەستگای توێژینەوەیان هەیە خەریکیەوە جیناتی کوردیان بە پاکی داناوە کە جیناتێکە ئەگەڕێتەوە بۆ ئەم مەنتیقەوە زۆر نەتەوەی تر پیانەوترێت جیناتی زاگرۆسی ئێستا بۆیە ئێمە ئەسڵمان جیناتێکی ڕەسەنە کە پێوترێت جیناتی زاگرۆسیەکان و لەم مەنتیقانە نیشتە جێبووین کە مەش خاکی ڕەسەنی خۆمانە کەواتە ئێمە لە پێش هەموو نەتەوەکانی تر لەسەرم خاکەوین و ئەمە شەواهیدی چەندین شەواهیدی مێژوویمان هەیە مەسەڵەن یەکێک لە مێژنووسێکی تورکمان هەیە هەر لە سەدەکانی ناوەڕە ناوی کاشخەریە ناوی کاشخەریە کتێبێکی داناوە هاتووە ناوچەی نەتەوەکانی دیاری کردووە کە نەتەوەکان چەند ناوچەیان هەیە لەم مۆتیقایەکی لەو ناوچانە کە خەریتەکەی بۆ کێشاوە نووسویەکی کورت ئەوەی سەیرە تورکیتیانە چکەوان تازە لە مۆتیقەیە تازە هاتونەوە مۆتیقەیە و لە خەریتەکان نەخشێکی گەورەی کێشاوە کە ئەمە کورد لەسەر ئەم خاکە بووە و هەر ئەم هۆکارەشە لە ڕاستی ڕەسەنایەتیەیە کە ئێمەی کورتایە سەماوینەتەوانێ یعنی پێدان سیر نەبێ هیچ نەتەوەیەک ڕەنگە بە هێندەی کورد خەڵک حەزی نەکردێ بۆ لای خۆیان ڕاکێشێرە و مەسعودی کە باسم کرد ئەڵێ کورد ئەسڵێگەڕ بۆ عەرەب ئەڵێ ئەگەڕن بۆ نزاری کوڕی ڕەبیعی کوڕی کوردی نازانم کێ ئەمڕۆی کوڕی کەڕادی ئەمانە ینی خەڵک حەزی کردووە کە مادەم نەتەوەیکی وهن خەڵک حەزی کردو بیاتە پاڵ خۆیان باشە دکتۆر تۆ مێژوویەکی زۆر جوانت باس کرد لەسەر کورد پرسیارەکەی من ئەوەیە بۆ نمونە ئێستا لەگەڵ کەسێکی بیانیە لەگەڵ کەسێکی بیانیە کەومە قسەکردن ئەوەی کە گرنگە منێکی کورد زانیاریم هەبێ لەسەر ئەو مێژووی کە وەکو ڕەچەڵکی کورد هەی بووە چ شتێک گرنگە بۆ منێکی کورد کە بە ئەو بیانیە بڵم کە کورد بەم شێوازە بوو بڵێ یەکەم شت کە ئێمە هەمانە کە زیایمانە کاتەوانێ عادەت و کللتورمانە کللتور و دابوونەریت گرنگترین شتە لە هەموو نەتەوەکانی دنیا جیاکاتەوە ئیتر هەڵس و کەوتە قسەکردنە تایبەتمەندیە جلوبەرگە مەسەلەن خواردنە یعنی حتا ئاراستەی مەسەلە شێوازی ژیانی خێزانیە مامەڵەکردنە لەگەڵ دەوروبەردا ئەمە عادات و کللتورەکە جیاکاتەوە دووەم شت کە مرۆڤ جیاکاتەوانێ شکل و شێوەیەتی واتە شکل و شێوەی ڕەنگە پێت سیر نەبێت لە ناو سەدان کەسا من نتوانم بڵم فڵان کەس کوردە یعنی لەگەڵ هەموو جیناتێک هەڵبوونەش لە شوێنێکی خۆمانە ناسینەوە زانی لەو کوردە ئەسڵی لە کوورد دەچێت شتەوە سەر بناغی فعلەن لە کوورد دەچێت ئەمە واقعە ئەمە چی وای لێ کردووە ئەم هەستە جیناتەیەکەیە خاڵێکی تر کە گرنگە بەڕاستی پاراستنی زمانەکەی زمان کە بمێنێتەوانێ بۆیە هەر ئەم مەسعودیە کە باسی کردووە لە کتێبەکەی ئەڵێ کوردەکان خاوەن زمانێکی زۆر ڕەسەنن مثلەن بەڵام هەر یەکێک لە ناوچەکانیان بە شێوە زمانێک زارێک قساکەن بە هەمووشان وترێ کوردی ئەغە زۆر مویمە هزار ساڵەمەوە پێش ئەم شایەتیمان هەیە ئەڵێ هەر یەکێک لە ناوچەکانیان بە شێوەیە قساکەن بەس بە هەر هەمویانە وترێ کوردی ینی باسی لە هەجەکانیشی کردووە کە لە هەجەکانمانجە بەڵام هەر هەمومان کوردی نەتوانجارە ئەو باسیلینەکتین باسی واکە کە ڕەنگە کوردانی ڕۆژهەڵات و کوردانی ڕۆژ ئاوا هەندێک لە شکلیان جیاوازتر بێ بەزە کوردانی ڕۆژ خەڵات دەڵێ شکلیان سپیترە و دەموچاویان ئەوەی لوتیان مەسەن دەمیان بچووکترە چاویان دەموچاویان بازنەیە و مەسەن شکلیان سوور و سپیە زیاتر شێوازێکی ڕەسەنایەتیان تیا چکە نەتەوەی تریان کەمتر تێکەڵ بووە بەڵام شێوازی ڕۆژئاواکەڵە زیاتر لە سامیەکانەوە نزیکن دەموچاویان پانترە شکلیان ڕەنگە پێستیان زیاتر گەنم ڕەنگتر بێ ئەوەیان تایە ئەڵە بەڵام لەگەڵ ئەوانەشە هەمووی هەرەتوانین جایکیتەوە کە ئەمە ئەسڵی کووردە بە چییە بە هەڵس و کەوتی و بە بیرکردنەوەی و بە تایبەتمەندێتیە یعنی پێدان سیر نەبێ بیرکردنەوە ناگۆڕێ ینی لە جیناتە هەیە لە جیناتە هەیە ینی خوێن گۆڕانکاری وەسەر ئەمە شتێکی ڕاستیە میکەم دڵم زانە سەرمانوێتی خوێن ناگۆڕدرێ لە شوێنێک بۆ شوێنێکی هەر خوێنە دەجوڵە بۆ ئەو هەستەی کە هەتا ئەوە تا بەڵگەشمانەوەی تا ئێستا هەر کە لە ڕقی کورد هەرماوەتەوانێ بە خۆی هێشتوتەوانێ و
تەسلیم نابێ یعنی ئەمەی ئەوتا چەند جار پارچە دابشکراوی چەند نەتەوەی تر هاتۆ بەسەر تا چی هاتۆ هەم زمانەکەت هەرماوە هەم عادەت و کللتورەکەشت هەرماوە زۆر شتمان هەیە ڕەنگە ئێستا لێمان بوو بێ بە بەشێک لە دین بەڵام سێکین لە ئەسڵا هەر ئەمە کللتوری باو باپیرانی ئێمەیە تا ئێستا ماوەتوانێت لەسەر ئەم خاکە بەڵام هەر پێڕەوی ژەکرێ ڕەنگە لە شوێنی کەیان نەبێت تۆ قەت ئەم جەژنی مەسەن جەژنەکانی کە لە ئیسلام هەیە ڕەمەزان و قوربان ئەو بۆن و مەرامی کە لە کورد پێی بەخشیوە ڕەنگە لای عەرەبوانە بێ ڕەنگەنەتەوەیکی دروانیە کە هەمان شێوازیشی هەیە لەمە کوردانومانە ینی وەکو شێوازی نەورۆزەکەمان لێ کردووە لەگەڵ خۆمانە چکە دابوونی 1000 ساڵە تێکەڵە سەرکی بۆ جۆرە لێ کردووە و تێژگەیشتون کە مەڕەنگە دین بێ یا ڕەنگە هەڵسوکەوت و جۆرێک لە تایبەتمەندی ترت هەبێ بۆیە بەڕاستی ڕەچەڵک بەوە دیارەکرێ کە دوجار لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە کە زانایشی ئەڵمانیمان هەیە ناوی فلۆرتاخە شتێکی زۆر عەجیبی لێک داوەتەوە ئەڵێ هەستکردن بەوەی کە تۆ سەر بەونەتەوەیەی گرنگترین خاڵی جیاکەرەوەیە لە هەموو مەرجەکانی تریش ئاین تۆ هەستت هەبێ کە سەر بەونەتەوەی من هەستت هەبێ کە تۆ کوردی هەستت هەبێ کە خزمەتی ئەو نەتەوەی سەر بە تۆیە ئەڵێ هەستکردن لە هەموو شتە گرنگترە من کاتی خۆی لەگەڵ شێخ سەعیدی پیرانە کەسێک لە سێدارە ئەدرێ ناوی دکتۆر فوئادە ئەم کەسە کە لە سێدارە درێ زمانی کوردی هەر نەزانیوە کەسی لەسەر کوردیاتی لە سێدارە ئەدرێ ئەسڵەن مەسیحیش بووە زمانی کوردیشیە نەزانیوە بەڵام لەناو شۆڕشەکە لەگەڵ چکە هەستی کردووە کە ئەو کووردە بە هەست لەگەڵ شۆڕشەکە بوو و بەشداری کردو باشە دکتۆر وەکو دوایین پرسیاری من ینی لەسەر و ئەو مێژە جوانەی کە هەمانە ئێمە کورد بۆچی هەر ڕۆحەتێکماتیایە بۆ هەر شوێنی شەم دنیای بڕۆی بە شوێنی خۆمان پێخۆش بۆ نیشتیمانی خۆمان پێ هەر بەدوێ کوردی شاگەڕین ئەگەر هەر شوێنێک لە هەر شوێنێ ینی بەڕاستی ئێستا لەوانەیە بینەرەکانیشمان بڵێ سێری یەک سرودی نیشتیمانی بکە حەماسێکت لا دروستە بێ ئەگە کوردێک لە باکوور بێ کوردێک لە ڕۆژهەڵات بێ کوردێک لە ڕۆژئاوا بێ ئەو هەستەی لا دروستە بەڵێ بێگومان یعنی یەکێ لەو شتە سەیرانی کە ئێمە لە نای کورد هەمانە من زۆرم کتێبی ڕۆژهەڵات ناسی خوێنێتەوە پێشەوەی وێن بەرنامەکەش متابعەیەکی ژمارەیەکی تر لەو ڕۆژهەڵات ناسانم کرد کە ئەمانە چۆن لە کوریان ڕوانیوە بۆی کە تاوێتمەندی کورد جاب بکەین چکە عادەتەن خەڵکی غیرەت تۆ زیاترە بیرێ ئێستا مەسەڵەن یەکێ بێتە ماڵەکەتەوەی کە تۆ ئەوی بینانەکە تۆ نەیبینی چکە بەردەوام لای تۆ دووبارەیە سەیری زۆر لەم لایەنانەم کرد ئەڵێ کوردێکی لە تایبەتمەندیەکانی بە خاکەکەیەوە بەسراوەتەوانێ هەمیشە حەزی بەم خاکە خۆیەتی و لە هەر شوێنێکی دنیا بێ کە ئەگەڕێتەوە ناوچەکەی خۆی بە دنیای نایە بۆ چونکە ڕەسەنایەتیە تۆ ئەسڵی ئەم شوێنیان ڕەسەنی تۆ لێرایە بەزەنگە خەڵکێک لێرە لای ئاساییە با بڕوان خاک بۆ ئەو گرنگ نییە ئەچێتە وڵاتێکی تر شوێنێکی تر ئێستا یەک کوردە دیوە لە ئەوروپا هەتایە بڵێ من لێ هەتا ئەڕوا 2000 قسە بە وڵاتاڵێ 2000 قسەی پێڵێ خواخواتی بڕوە هیچ شتێ بەمە نام بەستێتەوە بەس لێرە بڕۆم ئەڕوا دوای 2-3 ساڵی تر بە گریان و مینی دنیاوانە دکتۆر خواخواتی خامێ شتێک وەردێبووی بێتەوە بۆ دوایەتەوە بۆ وڵات شوێنەکەی خۆی تومەز هەر ئەم خاکەس جەزبی هەیە واتە ڕاکێشانێکی سەیری هەیە تۆ ڕادەکێشێ بۆ خاک و نیشتیمانی خۆت کە هەمیشە ئەم هەستەیە کە لە لا دروستوە کە لە خوێنایە بۆ ناگۆڕدرێ ڕەنگە نەتەوەی تر ئەمەی زۆر نەبێ بەس نەتەوە ئەوەی بنبینی بێتم لە کووردا دیومە لە فارسا دیومە لە نەتەوەکانی ترا هەیە کە حەزت چووکە بۆ ڕەسەنن ڕەسەنایەتی خاکەکەیان هەیە تۆ شوێنێکی تۆتیایە ڕەسەنبی حەزەکەی بگەڕیتەوە بووی بە شوێنی خۆت هێزانی چکە ئاو هەواکەی بە تۆکەوێت تامە قسەی من نییە کۆمەڵناسێکی ئیبن خەلدون لە 1970 کۆچیە وەفادیواتە 700 بەر لە ئێستا قسەی زۆر سەیری لەسەر ئەم بابەتە هەیە یەکێ لەو شتانە کە باسێکە ئەڵێ لە ڕاستیە شوێنەکان یعنی ئەو شوێنانی کە تۆتیایە نیشتەجێی تۆ دروستکراوی بۆ ئەو شوێنە بۆیە دائیمەن ئەڵێ حەزت بەو جێگەیەوەیە ئەڵێ سروشی ئینسانەکان بە جێگەکەیانە دیاریەکەی بۆ نمونە کەسێکمان هەیە ناوچەیەکی گەرمە ناتوانین بیخیتە ناوچەیەکی فێنکەوانێ چکە سروشی ناوچەکە بۆ ئەو گونجاوە ئێستا وەرزەکانی ساڵ ئێمە لەم خاکە لەدایک بووین و هەر لێرە ئەستا تۆ مەسەن ئەفریقیە گەبیتە ئەوروپا لە وڵاتێکی سکەندەنافیا لەدایکە بێ گەوراوێ بەسێکی شغلی هەر ئیدارە ناکە لەوێ هەر نامڕتاحەبی ئەو ئەسڵی جیناتی ئەو خاکەیە ئێمەش ئەسڵی جیناتمان بەڕاستی هەر لەم خاکەیە ناتوانین پیشتە شوێنیش کە ئیدارە ڕەنگە کەسێککە حەزی بە شوێنی خۆی هەبێ بەس تۆ لەم جیناتی ئەم وڵاتەوانێ بۆیە هەر ئەمەشە نەتەوایەتی دروست کردووە ئەوەی دروست کردەوە کە خەڵکێک شوێنەکەی خۆی خۆش بێ خاکی خۆی خۆش بێت نیشتیمانی خۆی خۆش بێ ڕاستە ئینسان ئەڵێ عەرزی خوا فراوانە بەڵام لە ڕاستیە مەولانای ڕۆمی قسێکی جوانی هەیە ئەڵێ تۆ پێم بڵێ خەڵکی کوێیت
من پێ دەڵم تۆ چی نەخۆشیێک لە بەیەن تا هەیە پێ دەڵم بە چی خواردنێک بۆ تۆ گونجاوە و پێ دەڵم چۆن هەڵسوکەوت کە لە ژیان تا ژیانت خۆشە بێ ئەڵێ تۆ بە پێی شوێنەکەت پێم بڵێ پێ دەڵم کوێ چکە شوێن پەیوەسە بە ئینسانەوانێ واتە تۆ بە دیاری دەکا بۆ شوێنەوانەی کە هەتە زۆر باشە دەست خۆش سپاس بۆ زانیاریەکانت دەکەین هەرێک لە ئێمە زانیاریمان هەبێ لەسەر ئەو مێژە جوانەی کە ئێمە وەکو نەتەوەی کورتەمانە دەست خۆش کۆتا قسە بکەم ئەوەیە کە ئێمەی کورد حەقە شانازی بە ڕەچەڵک و ئەسلی خۆمانەوە بکەین چونکە خەڵکانی دنیا هەمووی شەڕ ئەکەن لەسەر ئەوەی کە ڕەچەڵەکی ئێمە دیاریکەن کە چێ و کێنێ لە کاتێک ئێمە ڕەچەڵەکی دروستی خۆمان لە ناخی خۆمانایە بۆیە شانازی بە خاکی خۆمانەوە بە وڵاتی خۆمان و نیشتیمانی خۆمانەوە بکەین و شانازی بەوە بکەین کە ئێمە کوردین کە لە هەموو نەتەوەکانیکە ڕاستیە گرنگتر و پێشەنگترین لە هەر کوردین و دەست خۆش بێت دووبارە دوکتۆر سپاس بۆ زانیاریەکان.